تکایە ژێر 18 ساڵ سەیری نەکات. کاتێک ئەسیری داعش بووین، داعشەکان مەنجەڵێک خواردنیان بۆ هێناین، مەنجەڵێکی پڕ لە گۆشت لە نێو شۆرباوێکی ڕەشدا، ڕەش وەکو ئەو چارۆکەی من. کاتێک مەنجەڵە گۆشتەکەیان هێنا، بۆنێکی زۆر پیسی دەهات و من زاری خۆم گرت. یەکێک لە داعشەکان تفی بەڕووی مندا کرد. پێیوتم نابێ پێی زارت بگری و ئێمە خواردنمان بۆ هێناون. و پاشان ئێمەیان ناچار کرد بە خواردنی ئەو مەنجەڵە گۆشتە. پاش ئەوەی ناچاریان کردین، گۆشتەکەمان خوارد و مەنجەڵەکانیان کۆ کردەوە. یەکێک لە ژنەکان پرسی تکایە دەکرێت منداڵەکانیشمان نان بخۆن؟ داعشەکان وتیان ئێوە هەر ئێستا گۆشتی منداڵەکانی خۆتانتان خوارد. ژنان پێکەنین و وتیان ئێمە چۆن گۆشتی منداڵی خۆمان دەخۆین. بەڵام داعشەکان بە ئەڵڵا سوێندیان خوارد کە ئەوە گۆشتی منداڵەکانتان بوو. کاتێک سەلاجەکەی پێنیشانداین، پڕ بوو لە ئێسکی دەست و لاق و سەر و پێی منداڵەکانمان، دەمانتوانی لاشەیان ببینین. وتیان ئەمانە منداڵەکانی ئێوەن. یەکێک لە ژنەکان شێت بوو سەری خۆی بە دیوارەکەدا دەدا، ئەوەندەی سەری خۆی بە دیوارەکەدا دا تاکو مرد.